سڵاوی کامەران حاجی عومەر و باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بازاڕی لەنگە. ساڵێک بەر لە ئێستا لە 25دا بازاڕی لەنگە ئاگری تێبەربوو سوتا. بەشێکی زۆر لە دوکاندارەکان باسییان لەوە دەکرد کە زەرێکی زۆریان کردووە. ئەو کات کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەنگ کاسبکارانی ئەو بازاڕەوە هات. بەڵێنی پێدان کە قەرەبوویان دەکاتەوە، بەڵێنی پێدان کە بازارەکان وەک ئێستا نۆژەن دەکاتەوە. بەڵام بەشێک لە کاسبکاران دەنگیان بۆ ئێمە هێناوە، دەڵێن کاکە کێشەمان هەیە. ئەو بەڵێن و پەیمانەی حکوومەتی ڕابردوو بە ئێمەی داوا تاکو ئێستا جێبەجێ نەبووە. بابزانین چەندە قسەکانی ئەوان ڕاستی تێدایە و چەندەش حکوومەت ئەرکەکانی خۆی و کە پێشتر بەڵێنی پێداون جێبەجێی کردوون. کاکە سڵاوتان لێبێت. ئێوە باستان لەوە دەکرد کە کێشتان پێم بڵێ کێشتان چێەوە؟ وڵی سەرەتا بە خێراتنی بەرنامەکە دەکەین، سپاسان دەکەین کە بەها نامانەوە هاتن لەبەرەوەی ئێمە لە هەموو لایەک کێشەمان هەیە. باش بە نسبەت ئەوەی کە ئێستا ئەمە نۆژەن کرایەوە بازارەکە، بەس دووەم بەخۆی وەزیر لە ئەنجومەنی وەزیرە بڕیاریاندا دووەم جا قەرەبوو بکرێنەوە ئێمە. باش ئەمە هەتا ئێستا گوتیان پارەکەش عازرە. ئەمە چی بکرێنەوە؟ ینی ئێوە هەر دەڵێن حکوومەت پێشتر بەڵێنی پێدان قەرەبوومان بکاتەوە، نۆژەن بکاتەوە. ئێستا من دەیبینم نۆژەن کراوە، نۆژەن کراوە، بەس قەرەبووکردنەوە کێستا هەر هەمومان بە کرێتی بە دوکاندارە هەر هەمومان قەردانی خاستن کرێتیەکان بەڕاستی هەموو ئازاریانێ زۆر. قەرەبووکە چۆن بوو؟ ینی وعدی چیان بە ئێوەدا بوو؟ چێ وعدەکەی بە ئێوەدا؟ لە ئەنجومەنی وەزیران نوێنەرە چیان نارگۆتیان لە دوای نۆژەنکردنەوە فەوڕی ئەمە قەرەبوو دەکەین. چێ بوو؟ نوێنەری کاگنێچیرێتیمان باشە نوێنەری ئەنجومەنی وەزیران هات، سەرۆکی حکوومەت بەڵێنی پێدان کە چۆن قەرەبووتان بکات. گوتی بە مادی بیتن، معنەوی بیتن. ئەمەش داوامان لێکردن، گوتمان ئەگەر حکوومەتی هەرێم ئەو ئیمکانیەتی نییە یا مەسەڵەن بودجەی لە بەردەستانە با قەرزێکی بچووک بداتە خاون دوکاندارەکان، بەڵێنێکیان لێوەرگری، شتێکیان لێوەرگری، سەنەدێکیان لێوەرگری. ئەگەر نیتان بیستە سێ بەش هەمووی دوکاندارەکان ئەوانی سەلافیتێکیان لە قەت مزگەوت هەڵواسیوە داوای ساڵانەمان لێکرد. 2010مان لێوەرگن کە 2010 ئێمە دوکانەکانمان سوتا بوو. ئێمە لە ماڵەوە بوو لێرە دوکانمان چا کرد، شارانی داوای ساڵانەی 2010مان لێکرد. مدیری شارەوانی لە بری قەرەبوو ئێستا پارەی کرشتان نێدا. پێشتر وعدی دابوو، پێشتر وعدی دابوو کرێتان لێوەرنەگری. بەخۆی هاتە ئێرە لەگە مەحافزی لەگە قائیمقامی هەمووی وعدیاندا گوتیان هەتا بۆتان ڕوو شارەوانی گۆشت 6 ملیار دینار لۆ قەرەبووی ئێرە دانرایە. 6 ملیار دینار لۆ قەرەبووی دانرایە. کەس قەرەبووی وەرگرتووە؟ هیچ تاوەرگرتووە. مزگەوتەکانش پارە هەڵکردەوە بە ناوی قەرەبوو و پارەش زۆر زەرمە بەرخۆم لە کەنارەکەی ئێژوار لەگە وەزیری نەورۆزخان چاوپێکەکەم کرد، خۆی وعدی داگۆ 3 سارە لێخۆشببووین زەریبە و سارانە. گوتم بەس دەبی وعد لێ لە وێنەری لەنگەی دەبی لۆم کێ 5 سار. ئەوە نەورۆزخان گوتی وەڵڵا دەکەوە 5 سار. ئێستا وا لە پاسەکەی ئێستا لە 3 ساڵەکەش نەما داوای پارە دەکەن. چێ داوای پارە دەکەن؟ چێ شارەوانی داوای شارەوانی نوێنەریان. باشە ئێوە حتمان ئەنجومەنتان هەیە وانە؟ ئەنجومەنی بازار. کاک حاجیش قسەی کردووە لەگەڵ وەزیری پێشوو. باشە ئێستا بە پرسانی ئێستا ناڵێن کاکە ئەی هاوار پێشتر وعدیاندا بوو کە قەرەبوومان بکەنەوە ئێستا پارەی کرێمان لێدا. کامەرە بەنسبەت بازاری لەنگە بەنسبەت دوکاندارەکان ماڵمان سوتاوە، ئەشیامان سوتاوە، بەس عەقڵمان نەسوتاوە. لێرەوە لە کەناڵ 24 داوا لە سەرۆکی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی دەکەم بۆ خۆی بێتە سەرخەت، سەردانیمان بکات لە بازارەکە بێت، چایخانەمان هەیە چایەکمان لا بخوا، جێ لە مەعاناتەکانمان ڕابگری. بەڕاستی دەستیمان پێ دەکەن. مەحافز دەرێ شارەوانی دەرێ بەلەدیا، بەلەدە دەرێ قائیمقامی. وڵامتان دەست ناکەوێت؟ وڵاممان دەست ناکەوێت. بۆیە لێرەوە لە کەناڵ 24 داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین بۆ خۆی بەدەم کێشە و مەعاناتەکانی خەڵک کامەرە. باشە یەک دقیقە جانەکەم ئێستا ئەگەر وەزیری پێشوو جێی لە ئێوە بێ دەڵێ باشە ئەو دوکاندارانە ئەی هاوەرچیان دەوێت دوکانەکانیان پێشتر زۆر خراپ بوو. دەتخوا یەک دقیقە دەڵێ دوکاندارەکانیان پێشوو ینی سیستەم نەبوو، ئێستا ببینە بینایەکی جوان بە شێوازێکی تەندەستی. کامەران دوکان بەخۆم سامان کردەوە. بە خۆتا چاتان بە خۆتا ینی حکوومەت پارەی نەدا. ینی ئێستا تۆ یەک دقیقە با تێ بگەیت
بەڕاستی حکوومەت پارەی نەدا ئەی قەرەبووەکە چی بوو ئەم بەیانیە من هەشتونی و لە جەڕەسی شارەوانی خەبەرم بۆ تۆڵە کاکە تۆ دوکانە دەیە وەرە پارەی ساڵانە ئەگەر نەیدەی ئەگەر نەیدەی وتی تا 30 ڕۆژە دوای ناکرێ بەناوتەوە دوکانەکە لێ دەستێت ئەنجام دوکانانە با بەلەدیەش باش بزانێ و هەموو کەسیش باش بزانێ ئەمە هەمووی تەنها مڵکی بەلەدەیە ڕاستە بەڵام کڕین و فرۆشتنی پێوە کراوە. هەندێک جار دەگوترێ دوکاندارەکانی لەنگە شتەکان گەورە دەکەن یعنی بازاریان عیبینیە ئیش و کاریان باشە زەرەرەشی ئەو تۆیان نەکردیە بەڵام ئەوان دائیمەن دەڵێن با حکوومەت بینی وەڵە باوە یەک دنیا زەرمان کرد بەخوا بای 13 دەفتەری مالمان سوتایە 13 دەفتەر بەخوا ئێستا یەک دنیا پارەی جملەی هەولێر قەردارین یەک دنیا پارەی دوبەی قەردارین وەڵە قەردارین ئێستا ڕۆژانە تەلەفۆنمان دەکەێت دەوێت سید ئەو پارەی بینە قەرداری قەردارینە زۆریش قەرداری زۆر قەردارن چەند هەژنەوە دەفتەر ئێستا قەرداری قەردی خەڵکتان باشە بازارتان کۆی وڵە بازارمان زعیفە زۆر زعیفە چۆن ئەو قەردە دەدەنەوە وەڵای کووت دێنەوە بەجددی ینی بازارەکە بێنەوەش حکوومەت یاریان گوتی ئەماوەکی دوکانتان چابەوە ئەم گوتە دوسێ ساڵی پارەی هەستارانە مەدەن زەریبەی مەدەن ئێستا دنیاتی خەبەراتی وەرە پارەی ساڵانەی بینە وەڵا نازانێت پارەی دوکانی بدەن کەس دێرە کەسابەتی دەکات زۆر دەکات دنیاک دەکەس 3000 دوکانە 3000 دوکان ینی بەلای کەوی 5000 خێزان لەسەر ئەو 5000 برام 1000 شاگردی لێیە 1000 کرێچی لێیە ینی بەڕاستی وای لێ هاتووە بەشێک لە دوکاندارەکان ئیفلاس بکەن زۆریش کردیان هەر زۆریش هەڵاتن بەخوای بەجددی ئێستامانم 13000 غەمی خۆم 13 غەمی خۆم نەبوو غەمی جیران بوو لەمە خراپتر بوو وەسعی زۆر کەس دەڵێ ئەو بازارە جممەی دێ داهاتیان باشە بۆ کرەیەکە نادەنەگەر وایە بازارتان باشە کاکە جمەی دێتن یەک پارە نییە عالم ئەشیای پێ بکڕیتن پارەتان نییە ئەمە ێستا فەرمۆم دوو دەفتەر قەردارم لەکوێ بینم قەرداری دوو دەفتەر وەرە بتبەمە ناو دوکانێ وەرە لێرە قەردار ئەوە قەردارە ئەوە قەردارە ئەوە بەڕاستی ئەوە قەردارە با یەکە چیان بێن لە دوو دەفتەری کەمتر قەرداری دەفتەرمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەبەستی بی قەرەبووی خەڵکەی بکاتەوە بەتانی بێ لێژنەی خەملاندنی خوا پێم بڵێن بە ئامانەتەوە ئێوە دوای سوتانەکە قەرزار کەوتنەوە هەمووی بگەڕێ دوکانم لە سێ دوکان ئەگەر پێش سووتان جەنا ئاگاداربی پارەی ساڵانەمان داوە زەریبەمان داوە خۆڵمان داوە هەموو شتێک پارەمان داوە کێشەمان نەبووە بەس لە دوای سووتان برای بەڕێزی هاتوو کابرا ماڵی بای 6 دەفتەر دۆلاری سوتا بێ ئێستا قەرزار نییە بەڕای تۆ ئەی ئەو خەڵکی کە لێرا کەسەوە زۆربەتان قەرزارن باشە یەک شتی تر ئەگەر حکوومەت پابەند نەبوو بە بەڵێنەکانی قەرەبووی نەکردنەوە و ناچاریش بوون کرێیەکە بدەن چیتان بەسەر دەیەوە ئیفلاس دەکەن قەرزاری بازار و جملەسی باوەڕەکە ئێستا پارێک کرێمان نییە بدەین بەوەڵا نییە بەخوای ئەوە سەرمانگە پارێکی نییە بدەین بەچ بدەین برام وەرە کرێ هەیە دەگەی با بڵێن ئەو ماگەل با 300,000 فرۆشتیە ئەوایە بازارەکە بەو شێوەی نییە کە لە پاش سوتانێ سفر بووە بازار نەماوە کاکامەرە دەزای چۆن بووە تخوا بە ڕوخسەتان کاکامەرە ئەو بازارە کە سوتا خەرق قەردار بوو کە نۆژان کراوە دوو سەر توشتی بەقەتی ناوە لەبەرەوەی حکومەت بەڵێنی دابوو ڕاوە حکومەت بەڵێنی دابوو ئەوە قەرەبوو مابکاتەوە چی قەردی پێ بدەینەوە ئەمە دوو جار قەردار بووینەوە هەندێک جار جێبیستی ئەوە دەبین دەڵێن دوکاندارەکانی لەنگە پاش ئەوەی کە سووتان بەشێکیان ئیفلاسی کردووە بەڵام هەتا ئێستا من بەڵگەیەکم نەبینیوە بەشێکی زۆر دوکانەکان دەبینم ئەشیان هەیە ڕووناچی بازار کڕین و فرۆشت ئەو ئیفلاسە چۆن بووە ئەوەی ئیفلاسە کاکە پێشەوەی لەنگە بوستەیە من یەک بەخۆم سیارەم فرۆشت کە بیدایەتی مۆسوم بوو سیارەم فرۆش ئەشیان پێکەڕیە ئەشیا مینایتە ناو دوکانێ 3 ڕۆژ لێم فرۆشتیە
سێ ڕۆژ بای دوو دەفتەر دەوەڕقەکەمی باشە سیارەکەت فرۆش بە ماڵتدا بەڵێ چی بەسەرا دوات ماڵەکەم هەمووی بەڵێ هیچم نەبە یەک پارچەشم دەبێت باش ئەوە پارەکەت ڕۆی پارەکەم ڕۆی دوای چۆن ئاوەدان بۆ ئەو دوکانە ئێستاش قەرزارم ئەو دوکانە چۆن ئاوەدان بە قەرز ئاوەدانم کردەوە چا قەرزاری ئێستا 180 وەرەقە قەردارم 180 بازار و برادرە باشە چیرۆکی تۆ چیە وەکو دوکاندارێک بەڵێ ئێستامان لە پاش شتانەکەی دوکانمان داناوە وعدیان بەمەدا کە زوولۆمان چاکەن بە خۆمان ئاودانمان کردەوە بەس هەیکەل و شتەکان ئەوان لۆمایە کە سەقفەوەکان بەس ئەمە لە پاش شتانەکەی کردووە بەڵێ لەگە کارەبی سیستەمی ئاگرکوژێنەوە کەشی دانایە بەڵێ بەس ئەمە ئێستا لە پاش ئەوەکەی کە باز دەکەی دەرێک و ئەشتا ئەمە جلی کوردین بەفرۆشت ئێستا هەموو گۆڕیتم لە پاش شتانەکەی زیاتر هەموو خەرک دەزانین زیاتر لە 5 دەفتەر نوێستۆیان من ئەوانەیە کە جلی کوردی هەیە زیاتر لە 5 دەفتەری بەڵێ خۆمانی هەموو قەردا ئێستا قەردەکان هەموو ڕۆژ حەق خۆشتان تەلەفۆنمان لۆ دەکەن ئەوانەی کە یەک ساریش لەسەر مەڕاستن بەس ئەم لە پاش ئەوەکە ئێستا گۆڕیتم کتمە چی منداران ناچاری بەڵێ بە ناچاری گۆڕیتم نەوە وەرەقەشم زەرەکەی لە پاشان دیسان کردمەوە کوردی بازارمان نما کوردیش لەگە مەوسیمە ئەمە مەوسیمان نما بوو بەڕاستی چکە نەورۆز دوکانمە دانناوە ئەمە لە پاش پێ دەفتەرەکەی وەرەقەکەم زەرەکەی هەموو خەرشی دەزانێت تۆ زەرت کردووە 5 دەفتەر سوتاوە دوو دەفتەر ئەویت کە نازانچ دۆخی ئێستاتان چۆنە ئێستا زۆر خراپە بازارمان زۆر خراپە بەس ئەمە یەک مشکلەمانێ ئێستا ئەمە ئەشای خۆمان گۆڕی ئێستام کتنەوە جلیمدانە وەرە هەموو تەمەشاکە هەموو وەچیمە تو باسی وی دەکەی دەری کو ئەشاتان تێکردەوە هەموو بە قەردامان نایتەوە ئەمە سارم فرۆشتە بەڵێ بەقەردە ئەگە بێت و بە قەر نەبی ئەو دوکانە بای چەندە بای ئەودا شای دادنێ ئەودا شای دادنێ ئەدو دوکانێک دوایە لەنگە پڕ نییە لەنگە پڕ نییە هەموو دوکانەکان گەڕێ کابرە چەند پارچە چی دانایە لە بۆەوەی بای بسۆڕی بخۆ بڕۆیەکی دەربینی بخۆ ڕۆژ دەرناچی باشە ئەوها بڕوە بەم شێوەیە بەم شێوەیە ئێستا بڕۆ چارە نووسان چی بەسەردێ چارە نووسێ وێ لێ دە کابرا پارەکەی دەخوا و خەپا دەکات دەڕاو قەرداری خەرنیە جددیە مەوزوعەکە ئەریوەڵە بە دوای ئەمەش تشکە هەیە خەڵک پێمان دەرێت لە ئەنجومەنی وەزیران قەرەبوو کرایەوە لەنگە خەرچی دەرێ پێمان دەرێت قەرم پارە تاوەرنەگەیتە قەردارێت قەرداری دەرێ قەمان دەگرێت قەرەبوو کراینەوە یعنی قابل حکوومەت هیچی نەکردوێت تا ئێستاکە ئەوە دیعای خەرچ دەرێ ئەمەش هیچمان لۆ دەکرێت کەس نەدینارە چۆگرتیا نە هیچ ئەمە سارم فرۆشتێ دوکانم پێدا نایەتەوە قەردیشم لەسەر کردێ پێم بڵێ چیرۆکی ئەو کۆڵانە چەند کۆڵانێکی هاوشێوەی ئەوە داخراون چیە مەوزۆ پارەی پێ نەدراوە و دوکانانە بۆچێ مەغزەنە چیە ئەوە بیدایەتی کاکەوانە هەموو دوکان بوون ئەوان ئێستا هەموو دوکان بوون ساحب دوکانەکان لە پێشەوە پشتەکانیان بە زەبری پارەی لە ساحب دوکانەکەی ئەوە کرد وەرگرت ناچارە و دەڕامانە قەپاتکن هەتا سەری 6 فەرعە ئەلێ دوکانە بڕۆ دو فەرع هەر دوکانی بە چەند پارەی پێدراوە ئەو دوو دوکانە وەڵڵا ساحبەکەی بەخۆی تەلەفۆی لۆم کرد ساحبەکەی بەخۆی تەلەفۆی لۆم کرد کردیەوە قوماش بە 5 دەفتەری کڕی بە 5 دەفتەری کڕی تەلەفۆی لۆم کرد گوتی کاکاران تو لە بازاڕی دەگەڕێ مۆزۆی ئەو بازاڕی ئەو کۆران دەکرێتەوە یان نەگوتم وەڵی دەنگۆ لە گۆڕی نەبرێ بکرێتەوە گوتی دێگە بفرۆشم گوتم بڕۆی دەراری ئەگەرچی دوو دەفتەری دایە یەکی دەوەرە قەژۆر مەگرە بیدێ گوتی زەرەریانە ئەریوەڵا زەرەریە بێ بازاڕی وای کرد زەرەریانە 15 ساڵە ئەمن لەو شوێنەی لە خۆرەوە پێکەمینایە هەتا ئێستا ئەو فەرعانەی خاستان تەسکەکان ئەوەی کڕیوی بە زەرەر فرۆشتیتەوە نەیزانی هاتیە لە کن دەراری کڕیتەوە دەراریژی تر ئەوەیان لۆ کردی ئەوە دەکا ئەوەندەی دەکا و کرێ ئەوەندەی دەکا لە کاتیات کرێ زۆری دوکانەکانی لەنگە بەهۆی بێ بازاڕی داخراوە باشە تۆ پێم بڵێ دۆخت چۆنە تۆ لەسەری فەڕیوانیە شوێنەکەت باشترە باشە ئێستا حکوومەت دەڵێ کرێ بدە ئاساییە پێ دوایە ئەوە مافێکی ناوەڵا چەند کەمبی ئەوەندە باشە کەمبی چەند کەمبی ئەوەندە باشە کابرا بازار بەعام بازاریان ئارێ وەڵام چار دوکان سوتایە وڵات تقریبان هەموو دەزانن دوو مەغزەن بووە دووش دوکان بووە دوو دوکانەکە تقریبان بای 2 میلیۆن و 3 میلیۆنی تا مەغزەنەکانیش بای تقریبان 80 وەرەقەی تا بۆ ئی خۆم و ئی کوڕەکە چەندت قەرەبووە گرتەوە وەڵا هیچ چۆنی وەڵا هەتا ئێستا هیچ باشە ئەی سەبارەت بە تەعاملی حکوومەت ئاو کارەبا پێداویستیەکان ینی دابینی نەکردووە ئاو نییە نەخێر بەس لەو فەرعیدی ئاو
لو فرع يعني لەنگەی یەک فەرع ئاودێ وڵا یەک دوو فەرع ئاودێتەوە لۆ سەرێ ناڕوا هیچ چیز ناڕوا ئاو ناڕوا ئاویش بەواستەی کاگیاسینی لێرە ئەنجومەنە 6,000 چوینە خۆمان بە قوربان کردە بەرێ چووە یارمەتی داینە فەقیرەی لەسەر حسابی خۆی کێبلی کردیا هەتا ئەوەی بردیا ئاوی نادای حکوومەت چی کردووە بۆ حیسابەی ئاوی دابین نەکە ئاوی دابین نەکردووە هیچی دابین نەکردو پارەی ئاو دێ گۆڕیاندانا پارەی ئاو دێ بەخۆ هێشتا ناتێ بەس ئەمە کێشەشی زۆرمان ئەی کارەبای ئێستا پارە سعاتی زیرە چەند لۆدانێنا نات پارێ ئێستا ماگەشەوە نەگەێت دویاوە نەگەێت دەترسێم ڕۆژێک بێ برێ کاکە بینایی پارەی حەفمان کەبدا کەس و پارەشی نییە بداتی کاکە لەویش دەترسێنیان لەویش دەترسێن ئێستا کارەبا هەتا ئێستا کارەبا یعنی ئەوەی دیار نییە کەس نازانی هەتا ئێستا کارەبا هیچی دیار ئێستا بازار لەگەپاسوتانەکە دەیانگۆ دوکانەکان نرخی گران بووە هەمووی سەری هاتۆتە سەر یاری قەرەبووی ئەو زەرە باگرانبی کاکە باگران با دوکان گران بۆچی دوکان گرانبی کابرا بازار نەبی بازار نییە باگران ئێستا ئەم یەک دوکانم هەیە 5 مندانم هەیە ئەم دوکان گرانبی و هەرزانبی ئەم نە دەفرۆشم نە ئەوش دەکەم ئەمە کێشەی ئەوما ئێستا لە بەلێ چینە بەلێدێ ئەوێ ماوەکانی وتیاوەرم بارم تا چینە بارتەماندانە وەسمەوە گوتیا ئەو زارە تەلەفۆنیان کتەوەرنەوە کاکە ئێش 5,000 نادە لێوە گوتنا وەزمێ ئێستاش بێوەسم بەخوایش کە 5,000 ئێستاش پارە بێوەسن لەسەر سێ وەڵا ئێستاش نازم بێوەسە 5,000 ئەو شاو ئەوە ئەتوشدان نا 45,000 نام پارەم نەدایە ئەوە کرێچیا ئەو یاسینە لە پاشەمە وەزبێ پاشەمە چون ئەوانە 15,000 یان گوتیا وەرزان بۆ 15,000 بە بێوەسن پێم بڵێ ئێوەکو ئەنجومەن چیتان کرد بۆ کێشەی و دوکاندارانە باسی لەوە دەکەن چێ وعدێکی پێداوە وعدی تازە سۆزی تازە بەڵێ کاکەمەرەن سەرەتا بەخۆت لە معاناتێکی خەڵکی گەیشتی لە ناو بازاڕی لەنگەی کە هەموو باسیە لە گیر و گرفتەکانی خۆیان کردو ئێمەش وەکو ئەنجومەن هەمیشە لەسەر خەت بووینە لەگەڵ لایەنە بەرپرسیارەکان با بڵین زۆر بەرپرس هەبووە لێرە بەڵێنی پێداوین لەوانە با بڵین قەرەبووکردنەوە جگەلەوەی کە لێخۆشببوونی ساڵانەیە هیچی نهاتە جێ ئێمەش وەکو ئەنجومەن ڕوڕەشین بەرامبەر ئەو دوکاندارانە بەڕاستی لێرەوە لە بۆ ئەو بەرنامەی تو لە ڕێگا بەرنمەیە داوا دەکەیت ئەو بەرپرسانە بێنەوە سەرخەت کاکە ئەو وعدانی بۆ خەڵکانیاندایا جێبەجێ بکەن چەندین گرفتی تریان چەند پارە دەدرێت کاکە خەرەبوو مەوزوعی قەرەبوو دەدرێتەوە زیاتر وەکو باسمان کرد لە 7 ملیار دینار ئەو خەڵکە لێ بکانە زەرمەند بووینە حکوومەتی هەرێمە کوردستان ئەو کات سەرۆک نێچیروان بارزانانی سەرۆکی حکوومەت بوو هاتە سەخەت نوێنەری نارد کە بەڵێنی بەمەدا ئەو دوکاندارانە هەمووی قەرەبوو بکرێتەوە ئێستا ئەمەلێرکوانە هەندێک با بڵێن ئیشی باشمان لۆکرایە لە بۆ سەقفەکەی و عارزەکەی و باقی دی قەرەبۆکەی خەڵک پارەی دەوێت باشە خەڵک پارەی دەوان کە بەخۆیان چیان کردیا هەمووی قەرزارن ئەمە ئاگاداری لە معانات چاوەڕێ و قەرەبۆ دەکەن لە هەمووی گرنگ مەسەلەی کرێەکە وەکو گوتنی کێشەکەی گەورەتر کردو بەڵێ بە تاکیت کرێەکە کێشەکەی گەورەتر و برینەکەی نوێ کردەوە بەڕاستی لەو چەند ڕۆژ شارەوانی نەپارە دەدرێت پارە نییە پارە چۆن بدرێت کاکە دینار لە حساب جیرفان خۆم داوە بەخوای پارەت پێ نادرێت ئەرێ بەخوای بازاڕەکە کوجاران نەماوە ئەو کوجاران پێ نادرێت ئاباقەت وە کوجاران نەماوە بازاڕەکە نەماوە پارەت پێ نادرێت لە سوتانەکەەوە مازە بە ساڵێکی زۆر گرنگ بکەین نێرکوانە جگە لە هەبوونی پارە مەسلەی پارەی ئێستا کێشەی قەتعشمان لۆ پێیا بۆ قەتعات هەبی و نەبێت و پارەی دەبی بدەیت ئەو خەڵکە با بە پارەی ماڵی سوتایە پارەی نییە چۆن بتوانین ئەنگانی پارەی قەتع وەردەگیرێت پارەی قەتعش وەردەگیرێت ئەو قەتعات هەبی و نەبی دەردی هەرە گەورەیە دەردی هەرە گەورەیە هەدبی نەدبی مەترسیار دەبی بدەیت ئەوە هەموو معانات هەمووی بێ قەتعەوە دەبی بژات هەمووی دەبی بدات یعنی بەبێ قەتع ئەمە پێوەری ئاویشمان ئێستاەوە قەتعی نییە دەبی پارەی قەتعی بدە بڵێ ئێوە قەتعی نییە ئەخەنیتی وەرە فەرمو لە شارەوانی دیسان دەرێ پارەی بەدەگرن بەڵێ بە تاکید بە جدی پێ دەدەن 25 دا ڕۆژێکی یەکجار ناخۆشە بۆ ئەو کاسبکارانەی بازاڕی لەنگە وەکو ئەنجومەنی بازاڕی لەنگە باسی لێوە دەکات لەو ڕۆژەدا زیاتر لە 17 ملیار دیناری عراقی زەرەر و زیان بەو کاسبکارانە کەوتووە ئەوان دەڵێن سەرەڕای ئەوەی کە لەسەر ئاستی باڵا هەم لە هەولێر هەم لە بەغداش بەرپرسان سۆزیان پێداون کە قەرەبوو بکرێنەوە بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئێستاش لەگەڵدابی بە 1 دیناریش قەرەبوو نەکراونەتەوە ئەوان دەڵێن گرفتەکانمان زۆرە
بێبازاڕی وای کردووە زۆر جار کاتەکانمان لەم چایخانەیە بەسەر ببین و باسی ئەوە بکەین کە چۆن قەرزەکانمان بدەینەوە تاکە چارەسەر بەلای ئەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوان لە دەرگای ئێمەیان داوە و لە ڕێی ئێمەشەوە لە دەرگای حکوومەتی هەرێمی کوردستان دەدەن تاوەکو چارەسەرێکیان بۆ بدۆزرێت. دەی ساڵی ڕابردوو ئاگرێک لە بازاڕی لەنگە دروست دەبێت. خەڵکێکی زۆر دەڵێن بای 7 ملیار دینار زەرەرمان کردووە. سەرۆکی حکوومەت، سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی پێش و پارێزگار، وەزیری شارەوانی گوتیان قەرەبووتان دەکەینەوە. ئێستا حکوومەت داوای کرێی دوکانەکانیان لێ دەکات لە پاش ئەوەی قەرەبووش نەکراونەتەوە. تاوان ئەوە ئاگرە کە لە بەرەبەیانی 25 دەی 2010 کە دروست بوو لە بازاڕی لەنگەی هەولێر بەهۆی کەم تەرخەمی بوو. کەم تەرخەمی کاسبکارەکان ئەنجامی لێکۆڵینەوەکان وای دەرخست. بەڵام هەر هەمان ڕۆژ سەرۆکایەتی حکومەت بەڕێز خودی سەرۆکی حکومەت بەیان نامەچی بڵاو کردەوە یاخود بڵێن وتەیەکیدا کە ئەوانە پێویستە ئەوەی بکرێتن بۆیان بکرێتن ئەوەی لە توان نادابی بازارەکە بە باشترین شێوە نۆژەن کراوە چەندین لژنە پێکێنرا ئەندازیارەکانی ئەنجومەنی وەزیران پارێزگا وەزارەتی شارەوانی هەموو وەکوتیم چەندین لژنە پێکێنرا هەر ڕۆژی دواتر دەست بەکاری نۆژەنکردنەوە کرا لە کاتی ئاگرەکە دەنگۆی ئەوە هەبوو کە گوایە ئەو ئاگرا کۆتایی بەو بازارە هینا ئەو بازارە دەدرێتە خەڵکانێک بیکەنە بازاڕی تایبەت و بۆ مەبەستی تایبەت بەڵام ئەمە هەر لەو کاتەدا کە لەگەڵ یان بووین ئەوەمان ڕەت کردەوە پێمان ڕاگەیاندن کە ئەوە ئاگرەکە بەهۆی کەم تەرخەمی دروست بوو ئەوەی لە توانای حکوومەت دابێ بۆیان دەکرێت بە باشترین شێوە بازارەکە نۆژەن کراوە ئەو بنیە تحتیەی با بڵێن بازاڕی لەنگەهیتی ئێستا بازاڕی قەیسەری نیتی باشە دەڵێن باشە بەڵام دەڵێن کاک نەبەزانی ببوورەیانی دەڵێن کاکە ئێمە بەپاری خۆمان ئاوەدانمان کردوتەوە ئەوان بە سەقفەکەیان دروست کردووە هەندێک خزمەت گوزاری دوکاندار هەیە دەڵێ 6 دەفتەر قەرزارم چاوەڕێی قەرەبووی حکوومەتم ئەوەیە من بزانم زیاتر لە 3 ملیار دینار سرف کرا لە نۆژەنکردنەوەی بازاڕی لەنگە بەڵێ حکوومەت سەرفی کرد تۆڕی کارەبا تۆڕی ئاوەڕۆ سیستەمی ئاگرکوژێنەوە هەر هەمویان بۆ دابین کرا بە زووترین کاتیش هەوڵدرا بەڕێز سەرۆکی دیوان زیاتر لە 5,000 سەردانی کرد سەردانی و بازاڕی کرد بە نوێنەرایەتی بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز پارێزگا بە بەردەوامی ئێمە خۆمان بە بەردەوام لەگەڵیاندا بووین هاوکاری وەکو یەکتیم کارمان دەکرد زیاتر لە 3 ملیار ئەوەی من بزانم سرف کرا لەو بازارە هەلبەتە خاوەن دوکانەکانی ژەوانیش مەسرەفی تریان کرد بۆ دروستکردنەوە وەکو یاخود بۆ نوێکردنەوەی بازارەکانیان ئێمە نکۆلی لەوەی ناکەین کە خەڵکانێک زەرەریان کردووە لەو شوێنە بەڵام ئایا لە توانای حکوومەتدایە قەرەبووی کەس بکاتەوە قەرەبوو بە پێی یاسا دەبێت قەرەبوو خەڵک بکرێتەوە هەر کەسێک داوای قەرەبوو دەکات پەنا باتە بەردادگا قەرەبوو بکاتەوە ئایا چێکەم تەرخەم بووە چلایەنە کەم تەرخەم بووە کە و ئاگرە دروست بووە هەروەها کۆمپانیایەکانی باڵین تەمین شەریکاتی تەمین ئەوانە لە هەموو دنیاوا باوە حکوومەت کەس قەرەبوو ناکاتەوە بەڵام لە کاتێکیان پێدراوە نەبەز بووڕیانی ئێستا ئەوان دەڵێن سەرۆکی ئەنجوم دیوان نێچیروان ئەحمەد هەروەها وەزیری شارەوانی پێشوو خاتوونەورۆز و سۆزی پێداون تەنانەت خاتوونەورۆز گوتێتی 3 ساڵ کرێتان لێ وەرناگرێت بەڵام ئێستا هەر مەسەلەی کرێمە ئێستاش داوامان کردووە ئێستاش داوامان کردووەکەوە ئەو ماوەیە کە داوا کراوە کرێیان لێخۆش بن کە ساڵانە لەبەرەوەی ئەوانە کرێتی شارەوانی نەکرێتی حکوومەتن ساڵانە پارەی کرێ دەدەن ئێمەش داوامان کردووە مە کۆبنەوەمان کردووە بە سەرپەرشتی بەڕێز پارێزگار لژنە پێک هاتووە ینی ئیدارەی پارێزگای هەولێر بەڵێ ئێمە داوامان کردووە کە لەو کۆنووسەدایە لیان لێخۆش بن بۆ ماوەیەکی دیاری کراو چەند دەبێت بەڵێ 2 ساڵ تاکو 3 ساڵ ئەو کرێت لیان خۆش بن داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردێ لەبەر ئەوەی لە دەسەڵاتی ئەوان ئەوان خۆش بن یاخود پارەکە وەرگرن بەڵام ئێمە داوامان کردووە چەند شتی تریشمان بۆیان داوا کردووە چەند باشە دەکرێت ئاماژەی پێ بدەی ئەگە گرنگ بێتن باسی بکە ئەگەریش نا تەنیا ئێوە دەتانەوێ ینی بۆ چەند مانگێک بۆ چەند ساڵێک لە کرێکە خۆشبوون یا مەسەلەی قەرەبوو دەستێتە کەیسێکی دیکەی دادگا ئەمن
بەڕاشکاوانە لەگە خەڵکەکەی خۆمان قسە بکەنە من لە کاتی ئاگرەکەش زۆر کەس لێمی پرسی کە لەوێ بووم ئایا قەرەبوو دەکرێنەوە باسی قەرەبووم لەگەڵیان نەکرد بە هیچ شەوە وەکو ئیدارەی شار لەبەر ئەوەی قەرەبوو ڕێوشوێنی خۆی هەیە شتێکیش کە کەم تەرخەمی لە کەسێک بیتن کەم تەرخەمی لە خودی خۆیان ئێمە لە یەکەم چرکەوە پێمان ڕاگەاندن کە بابەتی قەرەبوو زەحمەتە لە باری دارایی ئێستاژ ئێمە پێشتر حکوومەت هاوکاری دەکردن باشە بەڵام ئەی ئەگەر سبەی لێ شارەوە دوکانەکانی پێداخستن لەسەر کرەی مەسلەی دوکان داخستن ئێمە هیچ دوکانێک داناخێن بەبێ ڕاوێژکردن بەبێ ئەوەی ئاگداری خاوەنەکانیان بکەینەوە بۆیە دڵنیان دەکەینەوە کەوا خۆیان تووشی دڵە ڕاوچێ نەکەن بەردەوام لە کارەکانی خۆیان ئەو داواکاریانەی هەیەە ئێمە لەگەڵیان هەروەها ڕۆژانەش ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە خاوەن دوکانەکان بە کۆمەڵ سەردانمان دەکەن تاکتاک سەردانمان دەکەن کێشەی تریشیان هەیە ئەمە کێشەکانی تریش زۆری چارەسەر کرایە هەندێکیژمایەت بۆیان چارەسەر بکەن. بەشێکی زۆر لە کاسبکارانی لەنگە دەڵێن زیاتر لە ساڵێکە چاوەڕوانی ئەوە بووین کە حکوومەتی پێشوو و حکوومەتی ئێستاش قەرەبووی ئەو زیانانەمان بکاتەوە کە بەهۆی ئاگرکەوتنەوەکە لێمان کەوتبوو. ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێ ئێمە لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتەکانی ئەوانین دەشزانین کە زەرەریان بەرکەوتووە و دەشزانین کۆمەڵێک بەرپرس لە هەولێر لە بەغداش سۆزیان پێداون بەڵام لە ڕووی یاساییەوە تاوەکو ئێستا لە ڕێی کتاب و کتابات نووسرا و هیچ شتێک نەکراوە ئەوان دەڵێن سەبارەت بە قەرەبوو ئێمە هیچ شتێکمان لە دەست نییە بەڵام بۆ مەسەلەی کرێی دوکانەکان سۆزیان بە ئێمەدا و هەوڵشیان داوە بە نووسراوی فەرمی کە دەبێت بۆ ماوەی 2 ساڵ تاوەکو 3 ساڵ وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان وەک قەرەبووەک پارەی کرێ لە دوکاندارەکانی بازاڕی لەنگە وەرنەگرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.